ساوارەتان باش ئەم بەرنامەی ئەم شۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر تێکۆشان واروەها خەباتی شەهیدی سەرکردە ڕێزان جاوید کە بەداخەوە لەم دوایانەدا بۆی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە 6 ئابدا لە ڕۆژئاوای کوردستان شەهید بوو. هەرچەندە لەم دوایانەدا بەداخەوە هێرشەکانی دەوڵەتی تورکیا لەسەر باشووری کوردستان لەسەر ڕۆژئاوای کوردستان و بەتایبەت دەستکەوتەکانی گەلی کورد بەرفراوانتر بووە و دەبینین لەناو ئەو هێرشانەدا پێشنگانی گەلی کورد بە ئامانج دەگیرێن بە تایبەتیەوەی کە دەوڵەتی تورکیا شکستی هێناوە لە بەرامبەر بە بەرخۆدانی گەریلاکانی ئازادی لە هەرێمەکانی پاراستنی مێدیا وەروەها لە بەرامبەر بە شۆڕشی ڕۆژئاوای کوردستان بۆیە دەبینین بە ڕێگا و ڕێبازێکی دیکە دەیەوێت ئیرادەی گەلی کورد لەناو بات و بۆ پێشخستنی ئامانجەکانی دەبینین دەست دەبات بۆ بەکارهێنانی سیستەمی سیخوڕی کە لە زۆرێک لە ناوچەکانی باشووری کوردستاندا بەداخەوە پێش خراوە لەلایەن زۆرێک لە نەیارانی گەلی کوردەوە و هەر دەبینین کە ڕۆژانە لەم دوایانەدا بردومانەکان لە ڕۆژئاوای کوردستان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا درێژەی هەیە و گەلی کورد بەداخەوە بوونەتە ئامانجی ئەو داگیرکاریە و یەک لەوانش کە ئاماژەمان پێدا شەهید ڕێزان جاویدە هاوسەرۆکی پێشووی کۆدار واروە ئەندامی دەستەی بەڕێوەبەری پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک کە لە 6 ئابدا بەداخەوە شەهید بوو. لەو چوارچەوەیەدا قسەی بەرفراوانتری لەسەر دەکەین هەڵبەتە لەگەڵ هەر یەک لە میوانانم کە لەگەڵماندان ئەویش بەڕێز پەیمانڤیان ئەندامی دەستەی بەڕێوەبەری کژار کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش وەروە لە درێژەی بەرنامەکەدا بەڕێز عەلی کەریمیمان لەگەڵدایە کە سایەتی سیاسی بە ڕێگەی سکایپ بە هەمان شێوە ئەسڵاو لە بەڕێزیشیانەکەین و هاوکات نیاز حامیدمان لەگەڵدایە لێکۆڵەر و شۆڤەکاری سیاسی کە بەمان شێوە لە درێژەی بەرنامەکە لەگەڵمان دەبێت. بەڵام بەر لۆی بچینە لای میوانەکان چاو لە دۆسیەک دەکەین لەسەر ژیان و تێکۆشانی شەهید ڕێزان جاوید. شەهید ڕێزان جاوید بوو بە یەکێکی دیکە لەو تێکۆشەرانەی کە ژیانی خۆی لە پێناوی ئازادی کوردستان و گەلەکەی دابەخشی. ئەو بە خوێنی خۆی سنوورە دەستکردەکانی تێکشکاند و بە هەمووانی گوت مەهاباد، قامشلۆ، ئامەد، هەولێر هیچ جیاوازیەکی نییە بۆ تاکی کورد. ئەمڕۆ مەهاباد گۆڕەپانی چوارچرای گواستەوە بۆ قامشلۆ، ئامەد و هەولێری هێنایە لای یەکتر و هەر چواریان لە شەقەی باڵ دەدەن و لە قەندیلی سەربەرزەوە بانگی ئازادی دەگەێنن بەو پەڕی جیهان. ڕێزان جاوید هەواڵی 23 ساڵەی تێکۆشانی ئیمراڵی دەگەێنێتە پێشەوا قازی و پێی دەڵێت ئەمڕۆ کچان و کوڕانی نیشتیمان سنوورە دەستکردەکانیان تێکشکاندووە و بەسەد لۆزانیش تێکەڵبوونی خوێنیان لە خاک بۆ جیا ناکرێتەوە. ئەو بە قازی دەڵێت ئێستا چوارچرا لە سنوورێکی تەسکی مەهاباد گۆشەگیر نەکراوە. ئەوە تا دەبینیت من لە قامیشلۆوە هاتوومەتە لات. یوسف ڕەبانی ناسراو بە ڕێزان جاوید لە ساڵی 1970 لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. دوای بڕینی قۆناغەکانی خوێندن و دەرچوونی لە زانکۆ هەر لە مەهاباد بە بیری ئازادی ئاشنا دەبێت و لە تەمەنی لاویەتیەوە دەست دەکات بە تێکۆشان لە ناو شار. دواتر و لە تەمەنی 22 ساڵیدا واتە لە ساڵی 2003 ڕوودەکاتە چیا سەرکەشەکانی کوردستان و لە قەندیل چەکی شۆڕشگەڕی دەکاتەشان. ڕێزان جاوید بە بیرەفراوانەکەی هەرزوو سەرنجی هەموو تێکۆشەرانی کوردی بەلای خۆدا ڕاکێشا و توانی لە دامەزراندنی پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان پژاک ڕۆڵێکی گرنگ بگێڕێت و یەکێک بوو لە دامەزرێنەرانی ئەو پارتە. هەر لە کۆنگرەی یەکەمیدا دەبێت بە ئەندامی دەستەی بەڕێوەبەری پارتی ژیانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان و لە نێوڕیزەکانی پژاک درێژە بە خەبات دەدات تا ساڵی 2014 و لە دوای دامەزراندنی کۆنگرەی دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت بە ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کۆدار. شەهید ڕێزان جاوید هەمیشە لە ژیانی تێکۆشانی خۆیدا جەختی لەسەر لێک نزیککردنەوەی لایەنەکان و پێکهێنانی یەکێتی نەتەوەی دەکردەوە. ئەو پێیوا بوو ناکرێت هیچ لایەنێکی کوردی بوێری ئەوەی تێدا بێت دەست لەگەڵ دوژمن تێکەڵ بکات و خیانەتی نیشتیمانی ئەنجام بدات. هەر بۆیە ڕەخنەی توندی ئاڕاستەی ئەو لایەنانە دەکرد کە چوونەتە ژێرباری سیاسەتی داگیرکەران و داوای کرد هەموو لایەک لە پێناو ئازادی و دیموکراسی گەلان تێبکۆشێت.
ئێمە حرەکەتێکین ئەزانین بۆچی تێکۆشان دەکەین حرەکەتێکین کەنگێ تێکۆشان دەکەین چۆناوچۆن تێکۆشان دەکەین بۆ خۆمان دیاری دەکەین کەس بۆمان دیاری ناکات ئەوە ڕاستە تێکۆشەرێکی کورد بوو هەمیشە خۆی وەک شەربان و گەری لایەک دەناسان بەڵام زیاتر وەک سەرکردەیەکی سیاسی دەردەکەوت و پێشنگایەتی گەلی کوردی دەکرد لە وێستگەی تەمەنی خەباتیدا سنوورەکانی نەدەناسی لە هەرکوێ گەل و نیشتیمان پێویستی پێی بوایە ئامادە دەبوو سەرنجام لە 6 ئابی 2022 لە شاری قامیشلۆی ڕۆژئاوای کوردستان لە ئەنجامی هێرشێکی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا شەهید دەبێت و دەچێتە کاروانی نەمرانەوە ئەو وەک چۆن لە ژیانیدا توانی بووی بە بیرە فراوانەکەی سەرنجی ئازادی خوازان بۆ لای خۆی ڕابکێشێت بە هەمان شێوەش شەهید بوونەکەی زۆرترین کاردانەوەی بە دوای خۆی داهێنا هەرزوو هەواڵی شەهید بوونەکەی بە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو گەل بڵاوکرایەوە و وێنەی پرۆفایلەکان گۆڕا بۆ وێنەی شەهید ڕێزان جاوید و هەزاران کەس لە شارەکانی شنۆ بۆکان سەردەش ورمێ بانە سەقز و سنە و کرماشان ڕوویان لە ماڵی دایکی شەهید ڕێزان لە مەهاباد کرد و یادی شەهیدیان کردەوە دایە فاتمەش دایکی شەهید ڕێزان جاوید لە ناو ئاپۆڕای گەلەکەیەوە بەدەم لاوانەوەی ڕۆڵە فەرماندەکەیەوە ئاماژە بۆ دەدات بە شەهید بوونی ڕۆڵەکەی سەربڵندە دەکەم بە قوربان کوڕە بە قوربانت تاجی سرم گەورەت کردوم سرت بە خەچەی خەندیلی بڵیندا دەبەر شاخەکانی دەمرم دەبەر چێوەکانی دەمرم دەبەر هاواڵەکانت دەمرم دەبەر هاودەردەکانت دەمرم لەلایەکی دیکەشەوە بە بەشداری هەزاران کەس لە دانیشتوانی هەرێمی جزیرە بە وتنەوەی دروشمی شەهید نامرن لە مەراسیمێکی شایستەدا تەرمی شەهید ڕێزان جاوید و شەهید دژوار کۆبانێ لە گوندی داودی حەسەکە بە خاک سپێردران شەهید غونچەی گوڵی سوورە شەهید نورە شەهید نورە شەهید هاواری ڕێزگاری ئاسۆی ڕوونی کەژی دوورە شەهید قامەتی چیایە دەچینە لای بەڕێز ئەلی کەریمی کەسایەتی سیاسی کە ئەویش لێرەوە لەگەڵماندایە بەڕێز ئەلی سڵاوت لێبێ بەڕێز ئەلی سڵاوتان لێبێ بەڵێ دەنگی ئێوە دەگاتە لای ئێمە بەگشتی لە چوارچێوەی کەسایەتی شەهید ڕێزان جاویددا بەوەی کاتوانی چ وەرچەرخانێک بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی بۆ دەڤەری مەهاباد و مکریان پێشەچی ئیجازەم بدەم سڵاو و ڕێز و حرمەت و خۆت و میوانەکان هەروەتر سەرساغی پێشکەشی هەموو هاوڕێیان و هەموو هەڤاڵانی دۆستی بەڕێز و خۆشەویستم کاکە ڕێزان جاوید بکەم سەرخۆشی لە بنەماڵەکەیان بکەم سەرخۆشی لەو دایکە جگەر سوتاو ڕاستە ڕێزان لە ساڵە کە دەیناسم لە ناوەڕاستی 2000ەکانەوە من ئەو کوڕە دەناسم بە زۆرترین ناسینەکەی من ئەو کاتە بوو 2013 پێشەوەی کە شەڕی داعش دەست پێ بکە قەرار بوو کە کۆنگرەی نەتەوەیی بێتە چێککردن لە هەولێر ئەو هەبار ڕێزان لەلایەن هەباڵانی ڕۆژشەڵەتەوە لەلایەن پەژاکەوە هات بۆ هەولێر بە ئێمە پێکەوە ئاشنا بووی زۆر لە نزیکەوە لە نزیکەوە ئەستم پێکە ئەو کوڕاباستی کەسێکە کە جا ئوفتادەیە کەسێکە کە خەریکە لە خێرخەباتی سیاسی و دیپلۆماسی و هەرچەندە سەربازیشدا بۆ خۆی ببوو بە پسپۆڕێک بەڵام لە بواری دیپلۆماسی و لە بواری سیاسیدا زۆر ژیرم هاتە پێشچاوە و زۆرم خۆش بیست بە تایبەت کە دەمارگرژەی کە زۆر عادەت لە نێو جواناندا
ئەو ئێمارگیژەی ئەسڵەن نەبوو زۆر ڕاحەت لەگەڵ نەیارەکانی خۆی لەو کۆنگرە گەورەیەدا دەهیلێنێ لەگەڵ حیزبە نەیارەکان لەگەڵ حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵات لەگەڵ حیزبەکانی باشوور ئەوانەی باکوور کاریشی نزیک بوون زۆربەیان لەگەڵ هەمووان دەیتوانی دانوستاندن بکات دەیتوانی قسان بکات دەیتوانی بەڕاستی سیاسەت بکات بەڕاستی دەڵێم ئەمە سێ ڕۆژەکە خەبەری شەیدبوونی هەبار ڕێزانم بیستەوە بەڕاستی پێم خەسارەیەکی یەکجار گەورە هەبار ڕێزان ئەو دومبالە و ئەوەیە کە دوای ئەوەی کە هێزەکانی کوردی ئێران پەڕیوەی باشووری کوردستان بوون ئەو هێزانەی کە لەوێدا تریدیەکان کە لەوێ خەبات دەکرد بە پێشی ساڵانی 70 و 80 و 90 ماوەیەکی زۆر ئەوان کوردوکاکانی باشووری کوردستاندا قەتیس کرد و بۆشایەک دروست بوو لە نێوانی خەباتجێر و شۆڕژگێرە کوردەکان لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕەوڕەوەی مێژوو لەسەر ئێمە ڕاناوەست کرد ئێمە کە لە ئوردوگاکانی باشووری کوردستان کۆیە و لە زەرجۆز و لەو ناوانە و لە هەولێر دانیش بووین و خەریکی ئەوە کە قەزا و قەدەرسمان لێ دەکا و خەریکی ئەوە بووین کە چاوەڕێ بین کە کەسێک بێ ئەمریکا بێت کەسێک بێت کە ئێرانمان بۆ بڕوخێنێت فڵەوەی بوون کە جوانەکانمان جیلی تازە گەیشت و لەسەر ئەوە ڕاناوەستێ و ئەو پڕ وزەیە و دەبێ ئەو وزەیە بە تاڵکا و تینووی خەبات و شۆڕژگێرێ تینووی خەباتی فکری تازەیە فکری تازە هات و گۆڕێ ئەوە بوو کە ئەوان ناو ڕێکخراوگری کوردی ڕۆژهەڵات جێیان نەبووەوە و خۆیان نەدیتەوە ئەو کە هاتن بەڕاستی کاتێک کە خەباتێکی دیکە ویست و داخوازیەکانی ئەوان مەطرح دەکا لە باکووری کوردستان و بە تایبەت لە قەندیل بەردەوامە جەزبی ئەو خەباتە بوون ڕوویان تێکرد یەک لەو کەسانی زۆر زوو ڕووی دە قەندیل کرد ڕێزان بوو کە زۆر گەنج بوو زۆر جەوان بوو تازە پێدەگەیشت تازە تەمەنی 21-22 ساڵ دەبوو ئەو توانی لە باکووری کوردستان و لێم هەواڵانی گریداکانی باکووردا جێگای خۆی بکاتەوە دواتر لە ساڵی 2003 هەر دەهات و ئەو شۆڕژگێرانە ئەو جوانانەی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئیلام و لە کرماشان و لە سەقز و لە مابرادۆست و لە شمالی ڕۆژهەڵات و لە مەهاباد و لە بۆکان زیادی دەکرد ڕوویان دە قەندیل دەکرد فکرەوە هاتە گۆڕێکە ئخراوەیەکی تایبەت بە خۆیان دروستکەن کە ئەوە لە ساڵی 2003 کە ڕێزان یەکێک لە پێشقەدەمەکان بوو ڕێزان یەکێک لە ڕابەرانی ئەو تەوەرە بوو کە ڕێکخراوەیەک تایبەت بۆ گەنج و قورتی کچان و کوڕانی ڕۆژهەڵات بێتە چێکردن لەسەر بیر و باوەڕی ئاپۆ لەسەر بیر و باوەڕی ئەو چەمکەکە ئەو فکرە لەسەر ئەو ڕەهەندە لەسەر ئەو تەفگەرە دەبێ بڵێم بە تێڕادیوی یەک لە پێشەنگەکان و یەک لە ڕێبەرەکان هەوا ڕێزان بوو ڕێزان بەڕاستی دەڵێم ئەمن بە خەسارەیەکی یەکجار گەورەی دەبینم بۆ دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان و من لێرەدا داواکارم لە هەموو هێز و لایەن و گەنج و جوان و کەسایەتی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئاز ئەو جینایەتە کە ئاز ئەو بە هیچ شێوەیەک بێدەنگ نبن چونکە ئەمە خەسارەی تێکدار کەوتە زۆر بە نامرۆڤایەتی کراوە زۆر بە نامرۆڤایەتی بەڕێز عەلی بۆ خۆتان ئاماژەتان بە کەسایەتی هەواڵڕێزاندا بەوەی کە لە ساڵانی ڕابردوودا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە پێکەوە ژیان لە پێکهێنانی یەکێتی نەتەوەی لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەگەر ئاوڕێک لە ڕۆژهەڵاتی کوردستان بدەینەوە بەوەی کە ڕۆژهەڵاتی کوردستان لە ژێر گوشار و زەختێکی ئەجگار زۆردایە لەلایەن دەوڵەتی ئێرانەوە یاخود ڕژێمی کۆماری سێدارەی ئیسلامی بەوەی کە جوانان ڕۆژانە ڕوبەڕووی ئەو سەرکوتکاریە دەبنەوە کەواتە دەبێت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەموو پێکاتە جیاوازەکانەوە چۆن خاوەنداریەتی لە بەڕێز یان شەهید ڕێزان جاوید بکات هیچ گومانێک نییە هیچ گومانێک نییە وە تاک بە تاچی ژن و
پیا و پیر و دلاو و جوانی ئەم ڕۆژهەڵاتە دەبێت زۆر باش تێ بکەن کە هەواڵ ڕێزان ڕۆڵەیەکی بە حەق و ڕۆڵەیەکی بە ئەرک و بە خزمەتکاری دایکی نیشتیمانی ڕۆژهەڵات بووە هیچ کوپمانێک دەوەی دانێ نە تەنیا ڕۆژهەڵاتی کوردستان ڕێزان بە خەباتی ئەم 23 ساڵەی خۆی ئیسپاتی کرد کە گیبارایەکی کوردستانە ئیسپاتی کرد نیشانیدا کە سنووری دەست کرد بۆەوەی هیچ مەعنایەکی نییە ئەو نیشانیدا کە ئەو شۆڕژگێرێکە خەباتجێڕێکە جانفیدایەکە بۆ پێنا و خزمەت بە دایکی نیشتیمانی کوردان ئەوە بوو کە فەرقی پێ نەدەکرد دەمێک لە باکوور دەمێک لە ڕۆژهەڵات دەمێک لە ڕۆژاوا دەمێک لە باشوور خەباتی سیاسی و دیپلۆماسی ئەو لای نەکرد ئەو زۆر 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 بە ڕوونی بە ئاشکرایی ئەو سنوورە دەستکردانەی خستە ژێر قۆندەرەکانی و ئەو دیوی کرد و بە هەموو میلەتی کوردی نیشاندا کە ئێمە یەک خەباتین یەک نەتەوە یەک خەباتین یەک نیشتیمان و دەبێ هەمومان ئەو ڕۆکانە لە مقابلدا تاک بە تاکمان خاوەندارێتی لە ئەو ڕوقەی دایکی نیشتیمان بکەین خاوەندارێتی لە ڕێزانی جوانەمەرگ بکەین کە ڕێزان لە بەرامبەر داگیرکەر لە بەرامبەر دوژمنی ناوخۆ کە ئەو ڕۆکانە بەشێک نابێت لە بیرمان بچێتەوە و ئەرکی سەرشانی هاو نیشتیمانیانی ڕێزانن ئەویش ئەوەیە کە بێنن لێی بکۆنەوە ئەخێر ڕێزانێک کە لە مەهاباد لەدایک بووە لە قامیشلوو شەهید دەبێ خەبات دەکا لە باشووری کوردستان لە ئاوەشین و لە زاب شەڕێ دەکا ئەخر ئان قارا دێ لە چۆوە دەیکوژێت لە چۆوە شەهیدی دەکا ئەمە یەکجار گرینگە کە ئێمە دەبێ لەوەدا تێ خوڕبینەوە و لەوەدا هەڵوێستە بکەین کە بزانین کە دوژمنانی گەلی کورد ئەوە نازانن کە چێ خەڵکی مەهابادە و چێ خەڵکی دەرسیم و دیاربەکر و چێ خەڵکی قامشنی و کۆبانی و چێ خەڵکی سلەیمانی و هەولێرە ئەوەی کە ئەو ڕۆکانە بە چاو دەیبینین داگیرکەرانی کوردستان بە یارمەتی و مەشعەل بەدەستی ناوخۆیی کە ڕێگایان بۆ ڕووناک دەکەنەوە دێنن خەباتجێڕان و شۆڕژگێرانی کوردستان جا لە قامیشلوو بێ جا لە هەولێر بێ جا لە سەمچەماڵ بێ جا لە گۆیژەی شاری سلەیمانی بێت بۆ وان فەرق ناکاوە دێن شەهیدی دەکەن ئەو ڕۆکانە دەمەقابل ئەو قەتڵە ئەو لە دەمەقابل ئەو شتەدا دەمەقابل ئەو زوڵمەدا دەمەقابل ئەوەیدا کە داگیرکرد بەرامبەر ڕۆڵەکانی ئەمە دەیکا ئێمە هیچ ڕێگایەکمان نێ دەبێ یەک بین دەبێ یەک بگرین و دەبێ خەباتەکەمان فراوان بکەین هەموو لایەک بگرێتەوە هەموو لایەک ئەوەی کە ئەوڕۆ ئەرکی هاوڵاتیانی منە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ بێنە سەر جاددا بە خاوەندانێتی لە ڕست ڕێزان بکەن ڕێزان هیچ ئەجەندایەکی نەبوو هیچ بەرژەوەندێکی شەخصی نەبوو و دوای هیچ بیزنسێک نەکەوتبوو و دوای هیچ پۆست و مەقامێک نەکەوتبوو بەغەیر ئەز ئەوەی کە خزمەت بە دایکی نیشتیمانێ بکە کە ساڵیانی ساڵە تەحەدا لەو دایکی نیشتیمانە دەکرێت کە ساڵیانی ساڵە ئەو نیشتیمانە لە کۆدایکە ئەو دایکە نیشتیمانە لە کۆت و بەندی داگیرکەرانی بێگانە و کۆیلەکانی ناوخۆی کوردستاندا ڕۆکانە ئەوەی کە زۆر بەلای منەوە گرینگە کەس نابێت جۆ بداتە ئەو بالۆرانەی کە کۆمەڵێک هەڵقە بەجۆی سەر بە دەسەڵاتی بنەماڵەی بارزانی وەکو کوردی ئێران وەکو کوردی ڕۆژهەڵات لە باتی ئەوەی کە بێن هاوخەمی بکەن لە باتی ئەوەی کە بێن شین بجێڕن بۆ ئەو ڕۆڵە بۆ ئەو جوانە مەرگەی کە گیانی خۆی فیدای ڕۆژهەڵات و خودای فیدای هەموو کوردستان کرد دێن لە جیاتی ئەوەی کە شتینی بۆ بجێڕن دێن دەڵێن ئەوە بە فیتی ناوخۆیان و بەچی ئەنواعی شایعە ساز دەکەن و شایعە بڵاو دەکەنەوە و سەرپۆشێکدا دەنێن بۆ ئەو جنایە قەبیحە بۆ ئەو جنایەتە نامرۆڤانەی کە ئەو ڕۆکانە تورک بەدەستی بەکرێگیراوانی ناوخۆمان کردوویەتی ڕۆڵەیەکی لێ ئەستاندوین کە ئەو ڕۆڵەیە دەیتوانی بۆ بەیانی ڕۆژی کوردستان سەربەت و سامانێکی گەورە بێ دەیتوانی ڕێبەرێکی گەورە بێ بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەو ڕۆکانە ئەمە وەختی ئەو قسانەمان نییە کە ئێوە لەلایەکەوە هان دەدرێن لەلایەکەوە باسیەوە دەکەن کە ئەوە بە فیتی ناوخۆیان بۆ ئەوە کاری ناوخۆیان بۆ شتی وانەیە
ڕێزان یەکێک ئەمن لە ناو ڕیزی واندا هاتوو چۆن کردۆ دەزانم ڕێزان یەکێک لە هەرە خۆشەویستەکانی ناو هەواڵانی خۆی بوو هیچێک لە هەرە خۆشەویستانی ناو سەرکردایەتی خۆی بوو ئەمن بێرێرەوە بە توندی زۆر بە توندی بە گژاندا دێمەوە ئەو کەڵکانەی کە بەفیتی بنەماڵەی بارزانی کوردی ڕۆژهەڵات دێنە سەر میدیای مەجازی و ئەو قسانە دەکەن ڕێزان شتانەی پێوە نانووسێ ڕێزان لە ناو خۆشیاندا قارەمانێک بوو پاڵەوانێک بوو لە ناو ئێمەی خەڵکی کوردستانیشدا جا باشوور بێ ڕۆژاوا بێ هەر ئەوەی کە دوێنێ لە ڕۆژاوای کوردستان چیان بۆ ئەو ڕۆڵەی ڕۆژهەڵات کردووە ئەوە بۆ خۆی جوابی هەموو شتێکە ئەو توانی لە ماوەیەکی کەمدا لە ناو ڕۆژاوای کوردستان خەڵکی مەهاباد هەستێ بچێت و ئاوە خۆی دەنێ خۆیدا خۆشەویست بکە خۆی دەنێ ئەو خەڵکەیدا خۆشەویست بکە و ئەو قەدر و ڕێزەی لێ بگرن کە دوێنێ هەمووتان دیتان ئەمن زۆر شانازی بە ڕێزانەوە دەکەم و بە هەموو ئەو خەبات جێڕانەی کە سنووری دەستکردیان لە ژێر پۆستاڵەکانیان ناوە بەڕێز عەلی کەریمی سپاس کە لەم بەشەی بەرنامەدا لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش